تۆ ئەتێبی بەچی منەمە ببم بە ساقی تارە. خەونی پێوابینی بەڵێ تا چەندێک هەوڵی بۆی کە ببی بە فڕۆکەوان سەرەتا بە یارمەتی مامۆستاکانم من هەوڵێم بۆ ساڵێکی تر لەم ساڵەوە دەستم پێکردەوە بە بەدیهێنانی خەونەکەم. ئیشەڵا لە ساڵی داهاتوە ئەگەر نمرەکەم نمرەیەکی تەواو بێ بۆ بەشی ساق تارەی هەوڵی بۆ ئێم. کەوتن تۆ بەنیازی بی بەچی دکتۆری دەرونی بۆ دکتۆری دەرونی بەڕای من لە کوردستان زۆر پەرە بەم بوارە نەیراوە و هەر لە مناڵیشەوە خەونم ئەوەیە کە ببم بە دکتۆری دەرونی. تا چەندێک گرنگی بۆ نمرەکان تێی بۆی کە بەشی پزیشکی وەرەگری بەڕادەیەکی زۆر تەبعاً اینجا هەر بە هەوڵیانیشە هەر چەندێک هەوڵ بی ئیشەڵا ئەو هەوڵی کە بۆی ئێم پێی ئەگەم ئینشەڵا. زۆر سپاس بۆ تۆ تۆش بەنیازی بی بە فڕۆکەوان هەر بە شێوی ئەو بەڵێ بە جلەکان وەسم جیاوازە وڵی ئەو جلەکانیم قات لەبەری کردووە منەکو ساقی فڕۆکان کلەکەشم نەقیبە نەقیبە بەڵێ سپاس بۆ تۆ تۆ بەنیازی پزیشکیت ها ئەوە نایەنە قسە بکەن لێرە زۆریشی لێ سڵاو لێبێت تۆ بەنیازی چیت وەڵام منیشەمێ بم بە ئەندازیار وەکو ئەمانەی تر ئەندازیاری چی ئەندازیاری ڕێگاوبان ڕێگاوبان بۆ بە دیاریکراوی ئەو بەشە لەبەرەوەی ئەمە ئەو جادۆ کۆڵانی سلێمانی باشتر بێ پرۆژە و شتی تر بکەین لە سلێمانیە. ڕازینی لە جادۆبانەکان وەڵا نازانم دەی دەستخۆش بێ تۆ بەنیازی چیت بە ئەندازەر بیناسازی بیناسازی بەڵێ. بۆ لەبەری بتوانم خانوو بۆ هەنێک کەس دروستکەم کە شایانیانە.